هاوکاتی بەردەوامی جەنگی ئیسرائیل دژی حەماس مەحموود عەباس سەرۆکی دەسەڵاتی فەڵەستینیەکان ڕۆژی چوارشەممە سەردانێکی دووڕۆژی بۆ تورکیا ئەنجام دەدات و تێیدا وتارێک پێشکەش بە پەرلەمانی تورکیا دەکات، بەڵام چاودێران دەڵێن پێدەچێت سەردانەکەی مەحموود عەباس زیاتر سەبارەت بێت بە سەنگ خستنە سەر پشتگیری سیاسی نێوخۆی بنکەی سیاسی ڕەجەب تەیب ئەردوغانی سەرۆکی تورکیا لەوەی سەردانێک هەر ڕۆڵێکی بە ئاکام لە چارەسەرکردنی ململانیەکەدا بگێڕێت. سەردانەکە زیاتر پەیوەندی بەگەیاندنی پەیامێکەوە هەیە بۆ بنکەی جەماوەری خۆیان. لەسەر ئاسی نێودەوڵەتیش پێم وانەیە جەماوەرێک هەبێت کە بەڕاستی تورکیا وەک پێشەنگ ببینێت، یانیش ئەردۆگان وەک پاڵەوانی مافەکانی فەڵەستینیەکان. بە پێچەوانەوە پێم وایە ئەو تێڕوانینە بەسەر چووە. ئەردوغان بە ئاشکرا سەرزەنشتی عەباسی کرد و سەرۆکی فەڵەستینی بەوە تۆمەتبار کرد کە سەرەتا بانگێشتەکەی بۆ سەردانی تورکیا ڕەت کردوێتەوە. سەرۆکی تورکیا بانگەشەی ئەوە دەکات کە ئەو پردێکە لە نێوان دەسەڵاتی فەڵەستین و حەماس، بەڵام چاودێران دەڵێن میوانداریکردنی ئەم دواییەی چین لە سەرکردەکانی گروپە فەڵەستینیەکان نیشانەی ئەوەیە کە ئەو ڕۆڵەی لە ئەردوغان زەوت کرد. ئەمە پرسێکە کە خودی ئەردوغان کات و وزەیەکی زۆری تێدا بەکارهێناوە. ئەردوغان هیوای ئەوە بوو کە لایەنە فەڵەستینەکان ئاش بکاتەوە، بەڵام چین دەرفەتەکەی دزی و بە جۆرێک پێشبەختە مامەڵەی لەگەڵدا کرد. چین کاریگەری سیاسی زیاتری بەسەر لایەنەکاندا هەبووە. ڕۆژی سێشەممە مەحموود عەباس سەردانی مۆسکۆی کرد، ئەوەش دووپاتکردنەوەی ئەوەیە کە شیکاران دەڵێن سەبارەت بە گرنگی وڵاتانی دیکەیە لە هەوڵەکانیان بۆ چارەسەرکردنی ململانیەکە، بەڵام دەکرێت ئەردوغان هەوڵی ئەوە بدات کە سەردانەکەی مەحموود عەباس بەکار بهێنێت بۆ دامەزراندنەوەی هەژموونی فەڵەستینی خۆی، بە تایبەتی دوای تیرۆرکردنی هاوپەیمانی نزیکی خۆی ئیسماعیل هەنیەی سەرۆکی حەماس و جێگرتنەوەی بە یەحیا سنوار. خودی ئەردۆگان و دەوروبەرەکەی لە ئاک پارتی هەتا ئەم ئاستا بە تایبەتی پیشگیریان لە حەماس و بە تایبەتیش لە هەنیە دەکرد. ئێستا سینوارەت هەیە کە ئەوان ناتوانن میوانداری بکەن، ناتوانن پەیوەندی پێوە بکەن، یان ئەو جۆرە پەیوەندیانیان هەبێت کە لەگەڵ هەنیە هەیان بوو. دەبێت لەم قۆناغەدا لەگەڵ مەحموود عەباس یەکلایی بکەنەوە. بەڵام چاودێران هۆشداری دەدەن کە ڕەنگە عەباس حەزێکی کەمی هەبێت لە ڕوانینە تورکیا بۆ ئەوەی ڕۆڵی زیاتر بگێڕێت لە چارەسەرکردنی ململانیەکەدا. هەندێک دەڵێن ئەنکەرە شتێکی کەمی هەیە پێشکەشی بکات، چونکە پشتیوانی توندی ئەردوغان لە حەماس و وتارە توندەکانی دژی ئیسرائیل هەتا دێت تورکیا لەو وڵاتانە دادەبرێت کە هەوڵی کۆتایی هێنان بە شەڕەکە دەدەن. هەرتەنها ئیسرائیل نییە کە ڕێگەی لە بەشداریکردنی تورکیا لە پرۆسەکەدا دەکات، بەڵکە وڵاتانی کەنداویش گوایە بەشدارن، هەروەها ئەوانیش نایانوێت تورکیا بەشداری بکات. شیکاران هۆشیاری دەدەن لەوەی هەر هیوایە کە سەردانەکەی عەباس مزگێنی بە ڕۆڵی بەهێزی ئەنکەرە بدات لە کۆتایی هێنان بە شەڕ لە ناوچەکەدا پێدەچێت ناومێد بێت. شیکاران دەشڵێن زۆر پێدەچێت ئەردوغان کە بڕیارە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی هاوبەش لەگەڵ مەحموود عەباس ئەنجام بدات دەبێت بەو سەردانە قایل بێت و پێگەی خۆی لە نێو بنکە کۆنە پارێزەکەیدا بەهێز بکات. بۆ راپۆرتی دۆراینز جۆنس، سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.